جارێکتر سڵاتان لێبێ ئەزیزان گەڕاینەوە بۆ تاوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کاتەوەری سەرەکی بریتیە لە ژن و هەڵبژارنەکان. لە بەشی دووەمیان بەرنمەیەدا باس لە پێگەی ژن دەکەین لە بواری سیاسی و یاخود لە مەزدەری دروستکردنی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان. ئایا ژن توانیوێتی ببێتە سەرچاوەیەکی سەرەکی لە بڕیاردانی سیاسی لە هەرێمدا؟ پێشەوەی بچینە بەشی دووەمی بەرنمەکە با پێکەوە ئەم ڕاپرسێ ببین. ئێستا لە پرۆسەی هەڵبژاردندا جیاوازی نەکراوە لە نێوان ژن و پیاودا، ئەوان وەکو هاوڵاتی یان مەبەستم ژنە وەکو هاوڵاتی بەشداریان لە پرۆسەی دەنگدان کردووە. دەنگدانی ئەوانیش لەسەر ئاستی لیستی حیزبە کوردستانیکە بوون، نەک لەسەر ئاستی تاکە کەسی کە دەنگ بدەن. ئەو ئافرەتانی کە کاندید دیشکراون جاچ لە خولەکانی دیکە یاخود ئەو خولانەی کە داهاتوو لەسەر پیاو ئەوانەی دەستنیشان کردووە نەک خودی ئافرەت. لەبارەی ڕۆڵی ژنان لە هەڵبژاردندا بێگومان ژن وەک هەر تاکێکیم کۆمەڵگەیە وەک نیوەی کۆمەلگا توانیویانە ڕۆڵێکی بەرجەستە و کارایان هەبێت لە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردندا. بەڵام ئەمە بە ومانایە نییە هەموو ئەو ژنانی کە بەشداری پرۆسەکەیان کردووە دەنگیان لە پێناو بەرژەوەندی خۆیان مەسەلە ژناندا داوە، نەخێت پێچەوانەوە بەڵێ ژن بەشداری کردووە بەڵام دەنگەکەی مەرج نییە بۆ کاندیدی ژن بوو بێ، بەڵکو بۆ لیست بووە بۆ کاندیدە پیاوەکان بۆیە. ئەو ئافرەتانی کە لە پەرلەماندا دەنشن دەنجیان هینە ئەوانش ئافرەتانی ناو حیزبن، لەبەرەوە بەس داکۆچی لە مافی حیزبەکانی خۆیان دەکەن و ڕێبازی حیزبەکان دەگوازنەوە لە بۆ ناو پەرلەمان بە هیچ شێوەک باسی داکۆچی لە ژنان ناکرێت. ئەگەر داکۆچی بکرابە معنی با ئەو ڕخراوانی ئافرەتان کە هەنە با ئەوانش دووسێ کورسیان هەبووە لە پەرلەمان بەس دەنجی حیزبەکانیان نەبووە. سڵاتان لێ بێجارێکی دیکە ئێوار دێمە لای تۆ پێگەی ژن لە ناو حیزبە سیاسیەکاندا چۆن دەبینی؟ زۆر باش، وەڵی من وەڵامێکم بۆ ئامینە خان هەبوو سەبارەت بە بڵێ دەوری دووەمی پەرلەمان و دەوری سێمی پەرلەمان دیارە کۆمەڵێک یاسا دەرچووە. من کێشەمان نییە لەسەرەوە یاسای باش دەرچووە، بەڵام یاسایەکان ئیشی پێ نەکرایە، بەداخەوە ئیشی پێ نەکرایە. یاسای قانونی ئەحوالی شەخسی یەکێک لە فەرقەرەکان مەسەلەی فەرەجنیە، ئێستاش دەچن لە مەخمور و لە کەرکووک دەچن ژنی دووەممارە دەکەن کەواتە چارەسەر نەکرایە. یاسایەکێ بەرەنگاربوونەوەی توندوتیژی یەکێک لە خاڵەکانەوەیە ژن ئەو ژنانێک کە تەمەنیان سەروی 30 ساڵە دەبێ هاوکاریەکیان بۆ دابین بکرێتن تاکو ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ینی ئیشی پێ نەکردیە بەداخەوە. ئەوە یەکێک لە حاڵەتەکان کە ئێمە خۆی لە خۆیدا کە لێرە دانیشتوین کەواتە قەیرانی کێشەی ژنان هەیە، قەیران هەیە، ئەگەر نامە بۆ لێرە کۆ دەبینەوە کە کۆتا دروست کرایە لە هەرێمی کوردستان سەتایەک کەواتە دەنگ بە ژن نادرێتن لە هەرێمی کوردستان. ئەوە حاڵەتێکی تر باسی ئەنجومەنی خانمان کرا. من پێم خۆشە ئەگە دەرفەتم پێ بدەن باسی ئەنجومەنی خانمان بکەم. دیارە ماوەی 2 ساڵ بەر لە ئێستا ببوورە دەرفەتم پێ دواتر باشە بەسەر چاو. آخر پێشتر باسی ئەنجومەنی خانمانیش کرا. ئامینە خانتی ئەنجومەنی خانمانیش هەیە، ڕاستە ئەنجومەنی خانمان هەیە. ئێمە وەکو هەموو حیزبەکان پشتیوانیمان لە ئەنجومەنی خانمان کردو و نوێنەریشمان لە ئەنجومەنی خانمان هەبووە. بەڵام ئەنجومەنی خانمان لە ماوەی 2 ساڵە دامەزراوە. لە ساڵی 2010 دامەزرا لە کابینەی شەشەم لە 15/6 دەست بەکار بووە. ئەو ئەنجومەنە هەتاکو ئێستا یاسایەکی دیە بەداخەوە، هەتاکو ئێستا بودجەی نییە. ئەگەر قەڵەمێک بکڕێتر دەبێتر ئەنجومەنی وەزیران ئیمزای بکاتن. چۆن دەتوانێتن وەکو پێویست خزمەت بە دۆزی ژن بکاتن لە هەرێمی کوردستان کەەوە کارەساتە ناکرێتن ئەنجومەنێک بێتن لە نوێنەری هەموو ئەحزاب سیاسەکانی تێدایە ئەوان ئیش دەکەن هاوکاری تەنسیقیان کردێ لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڵام نەیانتوانی وەکو پێویست خزمەت بکەن. سەبارەت بەوەی کە ژن ببوورە پرسیارەکە لەناو حیزبە سیاسیەکاندا پێگەی خۆی هەیە. دیارە من نمونە بە بزوتنەوەی گۆڕان دێنمەوە. یەک نمونەی زۆر جوان ئەو جارە ژنان خۆیان دەنجیان بە خۆیان داوە، یعنی جیاواز لە حیزبەکانی تر هەڵبژاردن کرا. ئێمە لە بازنە و ڕێاڵەکانەوە لە هەر بازنەیەک ژنێک بۆی هەیە ببێتە ئەندامی ئەو ئەنجومەنە و بگرێت لە پۆستەکانی پیاوانیش بیانێ خۆیان دەبینەوە. بەڵام ئەگەر بێ و چێبڕچێ لەگەڵ ژنێکی تر نەکا ژنێک بە دەنجی خۆی دەبێتە لێپسرایی بازنە بۆ ئەنجومەنەکان و بۆ هەمان شوێن بگرێت بۆ ئەنجومەن نیجڤاتی نیشتیمانی ژنان خۆیان دەنگ بە یەک دەدەنەوە بۆ ئەوەی نمونەیەکی جوان پیشاندن هەوڵ بدرێتن ژنان باوەڕیان بە یەکتر بێتن و پشتیوانی لە یەکتر بکەن لەداهاتوو. ئێوە بە توانای خۆتان چوونەتە ناو ئەنجومەنی جڤاتی بزوتنەوەی گۆڕان، بەڵام بۆچی لە ناو بزوتنەوەی گۆڕانە یعنی ئەو ڕنگدانەوەی نییە کە کێشەیەک لە هەرێمی کوردستانە بێ لە بینی
گۆڕان و هەردوو حزبی دەسەڵاتدار ژنێک نبینین لەو کۆبوونەوەنە تەنها پیاوەکانن یعنی کەواتە ئێوە شوکو حیزبەکانی ترن ڕاستە ئەویان لە ئاستمۆحی ئێمە نییە وەکو ژنانی بزوتنەوەی گۆڕان بەڵام ئێمە یەکەم نمونەمان سەرۆکی فراکسیۆنەکەمان ژن بووە هەروەها نمونەیەکی تر کەیسێکی زۆر گەورە کە کەسێ ژنێک سەرپەرشتی دەکرد ئەو مەسلەی نان بڕاوەکان بۆ کە خات و پەیام بووە پێم وایە بۆ نمونە یەکەم بەشداری یەکەم کۆنگرەی پارتی ئاشتی دیموکراسیمان کردیە لە تورکیا دوو ژن بۆ پیاوێک بووە بەڵام سەرڕای ئەوەش ینی وەکو پێویست لە ئاستمۆحی ئێمە نییە ئامینەخان یعنی باسی بچوتنەوەی گۆڕانی کرد بە باسی پارتی دیموکراتی کوردستانیش بکەین پارتی دیموکراتی کوردستان ینی ئەندامی سەرکردایەتی هەیە لە ژنان بەڵام هەموو ئەو کۆبوونەوانی کە ئەبنێر لەگەڵ بەغدا بێت لێرە بێوانی کە پەیوەندی بە بڕیاری سیاسی گرنگەوە هەیە بە هەرێمی کوردستان ژنێک نبینین ئامادەیەم کۆبوونەوانە بێ بۆچی ئەزێش ئاخفتنەکە ئێوارخانی دەست بێکەم حشاردانا جنابتنê nafam xwe da ku ew dengê xwe bixûb den ez nabînim ev pêşkeftine ev paşkeftine ev paşêxistina doza jinê ye em ê behsê yeksaniyê em ê behsê prosa demokrasiyê em ê behsê bawerî û guhrîna kultur û ferheng û mejiyê mujtemacî bikein hûsa mujtema nahêt guhrîn hûsanê ez xwe îspat nakim ev rastî nîne ez ê nimûne înim کنگره پارتیا دموکرات کردستان دو خانم به دنگ خوی راستقینه درکفتن دکتر چنار بیان سامی هر دو باشترین دنگ پرانیا دنگا شیان بچنقی دا پارتی دا یعنی اوه حشاردانا جنه تنها موضوع جنه دا و جمتنه دنگ خوب دا جن و پاش یعنی دوا کفتنه بو دوا کفتنه دموکراسیه یعنی که پدوه لنا پارتی دموکراتی کردستان اگر جنیک بشگیری لی نکرد للاین یعنی اوانی که لسر کردیاتی پارتکن اتوانیت سر بکوید بتوانای خوی چه قیدیه چه مشکلاتی دا هیا من چه مشکلات گل هنده هیا گرنگ بو من اوه جن درک کبید گرنگ بو من اوه جن نابند بریاردان دهبی به جا حزبک سیاسی پشتوانی لبکن جمتنه پشتوانی لبکن مرتنه پشتوانی لبکن میرو جمتنه پشتوانی لبکن مجتمع همی پیک و داکوکیه لبکن گرنگ اوه جن نابند بریاردان دهبیدن بدیتنامن شخصی نگاتیو هزر کرن خو حشاردان قبل میجوه دا جن یا مقدوره جن چنکریه جن حوصا اول دوزا جن پیشوانا بد تو رازی لدوزی جن لمسئله بریاردانی سیاسی لهریم کردستان مثلا از رازی من از یا رازی نینم موضوع من نه اوه از بجم پروسیسا جنه دوزا جنه به پوزیتیو هزر کرنه ده پیشکوی نب نگاتیو هزر کرنه جن بید خود آخفتنت بری قدار دا او بکد خود دور بخی جن بیتن برای بکولین و زانستی کرنا پرسا جنه ببد جن بیتویه والله کو میجوه قدرال میکیری تمام امزانی همی مجتمع تگهشت همی کس تگهشت میجوه قدرکی جنه کری و پاش چه ویتن اسم تو دکانی هزرکانی میجویت مصلحت خود او بگه بخشن خان جوابان بسته بخشن خان والله میوقسانی امین خانم برو جن لپیس نکونه بلند والله اما نگبتینو هیچ ما بو نکری و من ویت میجویت هزرو باورت خویت نی گهره مصلحت خودت برجوند خدا حزب بخوب کار بینی کسا بخوب کار بینی جناب کار همین کسا بخوب کار بینی دوزا جنه برای پیش ببین بخشن خان والله زورة قربان بي هذا صار يعني قصي أوانا بس يعني اشتوروش يعني من لقل أو نازانم يعني قر أواني تيجيشتم كمجتمع همو تيجيشت كجن غدري لكراو أبدا مجتمع اعتباري ناكا جن غدري لكراو يجي نا مجتمعي إيما نا أو مجتمعاني هاو مجتمعي إيما بعكس سوا الله أما وضعك طبيعية جن أبي وابي بياو يعني أو بالا دستا أو إلى آخره بويا كأم إجراءاتنا أكريه ككوتا أكريه كوا أكريه لبر أويه كمجتمع نجيشتوتا أو قناعته كأم جنا إنسانة هاولاتية كاملي ما في مروفي هي أتواني لها مش وينك باش داري بك أما يك دو
بەڕاستی کە باس لە مەسلەی ژن ئەەکەین ئێمە مەبەست ئەوە نییە ژن مەغدورە و گوناحە نە مجتەمع گوناحە مجتەمع غەدری لێ ئەکرێ کۆمەلگا غەدری لێ ئەکرێ کاتێک کە نیوەی پێکاتەکەی وەلا ئەنرێ دیموکراتیەت غەدری لێ ئەکرێ دادپەروەری کۆمەڵایەتی غەدری لێ ئەکرێ پرۆسەی تەنمیە غەدری لێ ئەکرێ بەوە چونکە نیوەی پێکاتەی کۆمەلگا تۆ لە هەموو ئەم شتانە بێتە دەرەوە چۆن باسی دیموکراتیەت بکەین چۆن باسی دادپەروەری کۆمەڵایەتی بکەین چۆن باسی مەدەنیەت بکەین و ئێمە هەتا ئێستا ژن یعنی عفوە ناڵێم هەتا ئێستا چکە ئەوە زۆری ماوە کە ژن و چارەسەرکردنی پرسی نایەکسانی ژن و پیاو لە ئەولەویاتی هیچ مؤسسەیەکمانە نەبێ بە حکومی و بە حیزبی بە میدیا بە هەمووی کەواتە تۆ متفقی لەسەر ئەوەی کە ژن نەیتوانیەوە بگاتە بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان نەک خۆی نەیتوانیوە نیانیشتوە بەس زۆرە ئاستەنگ زۆرە لە ڕێگەیە من ئەیڵێم و بە هەموو قەنەعەتێک ئەیڵێم کە ئێمە لە کۆمەڵگەی کوردستانە لە ناو حیزبەکان لە دەرەوەی حیزبەکان ژنی بەتوانامان هەیە وەکو ئەو پیاوانەی لەو پێگەیەدان بەڵام بربەست هەیە بەڵام با کۆتا نەبێ با انتخابات ببێ و ژنیش لە قائیمە ئابێ بزانام چەند ژن دەرەچێ بەڕاستی من یەک تعلیقم هەیە بەر لەوەی بێمە سەر ینی ئەوەی ئێوارخان باسی کرد من لە کاتی خۆیان کە دیم ئەوە لە ڕێی میدیا و متابعەم کرد ژن دەنگ بە ژنیە لێ تاین ناشغارمەوە زۆر نیگەران بووم و لەگەڵ ڕەنگە یەک دوو دەستە خوشکیشما قسەم کرد کە ئەمە نەبێتە نەریتێک کە ئەڵێن ژن بچێتە پێگەی بڕیار بۆ ئەوە نییە بەس باسی ژن بکە بۆ ئەوە نییە بەس باسی مەسلەی ژن بکە ژنی بەشێکە هێزێکە توانایەکە لە پرۆسەی تەنمیە لە پرۆسەی گەشت سەردن ئەبێ بەشدار بێ ینی بۆیە هیوادارم ئەوە نەبێتە نەریتێک ئەوە خۆی خودی ئەوەیە کەێکی باش نییە ژن دەنگ بە ژن بدات زۆر باشە بەڵام وانە هەر ژن دەنگی باتێ پیاوەکە لەوە بۆتەوە قەنەعەت بەوە بکە کە دەنگ ئەو بە ژن نە ئەمە بۆ چوونی من یعنی لەگەڵ ڕێزم ئەوان خۆیان ئیجراعاتی خۆیان چۆن دائنێن بەڵام تەکریسی ئەوە ئەکا کە ئۆتۆئتیادی پیاو قەنەعەتی بە ژن نییە و دەنگی ناتێ دەبا ژنەکە دەنگی باتێ بۆیە من ئەوە هیوادارم نەبێتە نەریتێک باز لەوە کرا کە لە یاسای بەڕێنگار چکە بەعزێ شت حەزەکەم تەدقیق کرێ ینی لە یاسای بەڕێنگاربوونەوەی تونگوتیژی ژنی سەر و 40 ساڵ مساعدەی بۆ ئەبرێتەوە لە یاسای بەڕێنگاربوونەوەی تونگوتیژی شتیوایتیانە و حتا بەرەنگاربوونی توندوتیژینە یەکێک لە یاسا شتیوان نیە ئەوەنێ من بزانم بەڵام لەم بینە ئەوە بە مناسبیە زانم ئێستا قسەی لەسەر بکەم لە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە کە دەعمی ئەو ژنانە ناڵێژن ئەو لە نەسی بڕیارەکە ئەڵێ من چۆنە یعنی نیەتەکە نازانم ئەڵێ گەورە کچان لە تەمەنی 35 تا 45 یعنی خۆی ئەسڵەن بەکارهێنانی تعبیری گەورە کچ لە دنیا لە زمانی عەرەبیان نەماوە لە ئینگلیزیان نەماوە لە زمانەکانی دنیان نەماوە لای ئێمە نەبووە ئێستا خەریکەیەت گەورە کچ ژنە ئافرەتە ئیتر شوێی کردووە شوێی نەکردووە جیابۆتەوە نێردی نەماوە لەبەرەوە ئەو تعبیرە لێتی ناشارمە زۆر نیگەرانی کردم ئەمەیان یەک دوو طبعا بۆ نیگەرانی کردم بە کورتی بۆی باسێکی ئەنجومەنی خانمانی شت بەڵێ بەسەریا تێپەڕین ئەویش وەختیام دوو تەوەرەی برد تۆزێک ئەنجومەنی خانمان ئێمە باسی ئەو ژنانە ئەەکەین کە ناتوانێ بژێوی خۆی پەیاکە ئیتر هەرچیەک لەگەرگەی ئیجتیماعی ئەگەر لە مەسلەی سیاسیەکە زیاتر دەرنەچن ینی ژن و بڕیاردانی سیاسی ئەخر ئەمەش جوزێکە لەو سروەخان یعنی ئێمە هیچ شتێک جیا ناکرێتەوە هەموو ئەو پرۆسانی لە کۆمەلگان لەو مەوقعی کە ژن هەیەی لە ناو کۆمەلگا هەر ئەو مەوقعەیە وای کردووە کە ژن لە پرۆسەی سیاسیە ئاوا بێت ئێوارخان باسی ئەنجومەنی خانمانی کرد کە وتی یانی هیچی بۆ ناکرێت لەلایەن حکوومەتەوە و پشتیوانیەکی ئەو توی لێ ناکرێ ینی
تعلیق لەسەر ئەو مەسەلەیە ئایا وایە ئەنجومەنی خانمان پشتگوێ خراوە نەتانتوانیوە ئێوە فشارێک دروست بکەن لەسەر حکوومەت؟ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە فکرەی بوونی مؤسسەیەکی وا لە ناو حکوومەتی هەرێمە من دەش بە حاڵی خۆم بە هەنگاوێکی زۆر پێشکەوتوێزانم بوونی مؤسسەیەکی وە. بەڵام بە حکمی جیاوازی دید و بۆچوونەکانە بە حکمی قەناعەتە هەرچیەکە بالفعل ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پەیڕەوێکی هەبوو بەپێی ئەو پەیڕەوە کۆبوونەوەیە کرد و بە گوێرەی پەیڕەوەکە ئێستا پەیڕەوەکەی تعلیق کراوە وەلانراوە یاساکەشی 24/6 دراوە بە پەرلەمان کە پەرلەمان هەمووی 4 ڕۆژی مابوو لەبەرەوە بالفعل ئاستەنگ زۆرە لە ڕێگەی ئەنجومەنی باڵای کاروباری خانمانە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بە پشتیوانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناو خۆمان هەمویان نا بەڵام بەشێکی زۆریان و بە پشتیوانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان توانیوێتی گەلێک استراتیج و بەرنامە بۆ حکوومەتی هەرێمدا ڕێژێ کە ئەوە ئیشی ئەنجومەنی خانمانە. ئێبارخان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێیوەست بە ژنان تاشان توانیویانە خزمەت بە دۆستی ژنان بکەن لە هەرێمی کوردستانە وا بکەن پێگەی ژن لە بواری سیاسیدا بەهێز بکەن. یعنی من باسی لایەنە کۆمەڵایەتیەکە ناکەم لایەنە سیاسیەکە کەوا بکەن ژن بەرەو پێشتر بچێت. زۆر باش وڵا پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە منش حەق خۆمە دیفاع بکەم. ئامینە خان باسی ئەوە دەکاتن دەڵێت بڵێ حەزب ڕێکخراوی ژنان نییە. دیارە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هیچ ڕێکخراوێکمان نییە بە ناوی ژنان بێتن تەنها بزوتنەوەی گۆڕان ژنەکان خۆیان شانبەشانی پیاوەکاندا ئیش دەکەن. هەروەها باسی لە شتێک کرد دەڵێتن خنکانی ژنە ئەگەر لە کاتێکدا ژن دەنگ بە ژن بداتەوە. من پێچەوانەی قسەکانیم هەوە پەخشانخانیش ملاحەزەی هەبوو دەڵێتن کە بینیومە کاتی خۆی ژن دەنگی بە ژن داناوە نەگوتێ خەنکاندنە کە ژن دەنگ بە ژن بدەن. ئەس بێژەم حەزب ڕێکخراوێکە ژنان نینە ئەوە پاش ئێخستنە پرۆسا دموکراسیەیەک و ژنێ چارچوبێ ژنێ بخودا بهێلی دەبێت ئەگەر تو بەحسە یەکسانیە بکەی ئەگەر تو بەحسێ پرۆسا دموکراسیەت بکەیت بێتن هەردوو لایەن بەشدار بن. بەڵام یەکشت هەیە لە ماوەی ڕابردوو زۆربەی حزبە سیاسیەکان دیارە ژنان پێوەگڵاون لە ململانەی تەکەتولات ژنان بوونەتە قوربانی ململانەی تەکەتولات بۆیە بزوتنەوەی گۆڕان پێم وایە جوانترین داهێنانی هیناوە بۆی ژن قبوڵی یەکتری بیتن ژن خۆی دەنگ بە ژن زۆر سەبارەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دوولایەنەیە من لەگەڵ ڕێزم بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشێکیان زۆر لە دوای 92 هەوڵیان داوە خزمەت بە توێژی ژنان بکەن زۆربەی پرۆژەکانیان خۆبەخشانە ئیشیان کردووە خزمەتیان بە پرۆژەکانی ژنان کردووە. بەڵام لەگەڵ ڕێزم بەشێک لە ڕێکخراوەکانیش بە تایبەتی ئەوانەی لەژێر بڵێ هەیمەنەی دەسەڵاتن بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان نەیانتوانیوە وەکو پێویست خزمەت بە دۆزی ژن بگەێنن. هەمیشە بیریان لەوە کردوتەوە بارەگاکانیان بە چەند بکردێتن بودجەیەکی قەبەیان هەبێ. ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەیان کۆنفراس کراوە مؤتەمەرات کراوە هەتاکو ئێستا کێشەی ژن چارەسەر نەکراوە ئەو لە نەتیجەش تەمەشا دەکەن کاتم نەما ئەگەر ئامینە خان زۆر بە کورتی بۆچی ژن نەیتوانیوە مەسەلەن لە ئەنجومەنی وەزیرانە پێگەیەکی ئەو توی هەبێ لە وەزارەتەکانە ژنمان نییە لە پێشەوە بێت لە نوێنەرانی دەرەوە ینی بە شێوەیەکی گشتی ئەم دەسەڵاتە بۆچی ژنی وەلاناوە. والله من هەندێک دەست پێکەم ئەگەر حەزبە ئێوارخانێ قەناعەت بە دوزا ژنە نەبیدن ئەگەر ئەو خوپشڕاستن و زەڵام باوەری پیشانێت ژنە نینن ئەو مشکیلەیەکات ناو حەزبەوەی دەبێت یعنی بڕاستی وەک ژنێک تێدا شول بگەن چونکە ئەم حەزبێت دیتر ئەمە شوێ مەرحەلێ دەرباز بووین ئەو باوەریە بۆ زەڵامێت حەزبە خوچێکین و دەنگی بدەنەمە و دەنگت ڕاستەقینە وەکی میگوتی کۆنگرە پارتیا من دوژم دەنگت ڕاستەقینە و خو دەرکەفتن ئەوەش بلی و ژن کوتایژی دەرکە یعنی ئەوە کێشەیەکە دەبێت ئەو سەر ڕاستن موضوعێکە و دەبێتن لێکولین سەر بهتەکردن. دیتنا من
پتریا او کنفرانس و میزگرد یعنی جی بحث تنکن سر کش آجنه همی پتر بحث مقدوریت آجنه تتکرن من کمترین برنامه عادیتی بحث چاره سری و پیش و برنا پروسه آجنه یعنی گلک دا باشتر بید اگر افر نشنامه سرهنده با دچان ام دوز آجنه پیش اخیم چی بهتر کردن ده پیش اخیم نه ام سر دیسا همی گواب نگاتیف هزار کردن دیتنا من اول قناعت من بلکه از خالد بم لب دیتنا من نگاتیف هزار کردن تو نشه پروسه آجنه پیش و ببین اصرار کردن ناف خودی جنانیا کیمه یعنی ام جن فیر نبوین اما پروژه گل حتی ناو خودی پارلمان داره که خراوید جنان بگیرن انجمن خانمان بگیره ناو پارتی سیاسی دا بگیره اصرار کردن ناو جنه دا یا کیمه وقتی تو اصرار نگه تو نشه دبین ظلامک اگر تشتک هدفک سری ده بی دهند اصرار کرد دلوبیه چه کرد حتی وی هدف خو هزرا خو جبه جبه کرد بو اوی بچه بریاری سیاسی لهرمی کردستان به اصرار بکرد یا خود بله و اصرار بکن نکه بگه زمینه خوشه ممارست کردن یا هی جنه یا دا قبول کردن کشیانه تاین وجوداوی یا هی چه سیاست بکرد شیطان همی میدان سیاسی دا حتی نکه بگه اقتصادی دا چونکه ادا وقتی تا آبوله که آزاد هبید ادا جنه دیزور باشتر جدا کبیدن انجمنی وزیران و سیاسی کنی هرمی کردستان اگر تو بوی که جن خوی اصرار نکرد از شک دیج زفرین مبه من دست پیکا کابینا هفته من رخنکش حزب خواه گرتی به تیوی با حزب من چونکه برز نچیوان بارزانی ایکش دا کوکی کرد مثلا پرساجنه مافجنه هیا مجود ثابت کردن که چند سر موضوع جنان باوری هبو یا شول کری بس مرخنه کابینا هفتگی کوچه جن لای پارتیامه به نهاتی نکاندید کردن چه که جنت خدا شان محبون جن هبون که بچین کابینا داره خود اگر زور به کورتی که یک تعلیقی بیسانیم بۆ من لەسەر قسەکانی ئامینە خان کە ئیسرار ژن خۆی ئیسرار ناکا بۆ ئێستا لە کایەکانی سیاسی هەرێمی کوردستانە دەوری ژن بۆ ئەوەی ئیسرار بکە پێویستە ئەو دەرفەتەی بۆ واڵا بوو بێ بەڵام ئێمە دەرفەت بۆ ژن واڵانیە بۆ ئەوی خۆشی بگاتە ئەو قەناعەتە کە پێویستە لەو پێگەیە ئێبارخان بۆچی ئیسرار ناکا من زۆر زەڕورە ژن خۆی کۆدەنگ بێتن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێرە هەمومان کۆدەنگ بین بۆی داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین تەنها بۆ بەرژەوەندی تایبەتیەکان زۆر سوپاسانەکەم سوپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دی هەر شادوان خۆتان لەگەڵ